وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی نووسراوێک ئاراستەی زانکۆی جیهان دەکات بۆ ئەوی بەدەر لە ڕێنمایەکان خوێندکارێکی فەسڵکراو داخلی تاقیکردنەوە بکەن، بەڵام سەرۆکی زانکۆکە نووسراوەکەی وەزیر جێبەجێ ناکات و ڕێگە نادات خوێندکارەکە داخلی تاقیکردنەوە ببێت. بە نووسراوی ژمارە 1812 لە ڕۆژی 2 2015 وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم نووسراوێک ئاراستەی زانکۆی جیهان دەکات بۆ ئەوەی ماوەی دواکەوتن لە خوێندن بۆ خوێندکارێک بسڕدرێتەوە و پشتگیری دەکەن بەوەی ئەو خوێندکارە وەک پێشمەرگەی خۆبەخش کاری کردووە. زەختێکی زۆرمان لێکراوە، چەندجا بە تەلەفۆن، چەندجا بە داواکاری، ئاخرشت بە ئەمری وەزیر ئەڵێ ئێوە ئەبێ ئەو خوێندکارە کە ڕێژەی ئامادەنەبوونی دەگاتە 136 و 143 لەو دوو بابەتە. چەند بەرابەری ئامادەنەبوونی چەند خوێندکارێکی ترەکە بە 111 ڕێگەیان پێ نەدراوە بچنە ناو خۆڕی تاقیکردنەوەکانە. من ئەم نایەکسانی و نایاساییە قبول ناکەم و ڕێگەم نەدا بچێتە ژوورەوە و بەرپرسیشم و ڕێگەیش نادەم بڕاتە ژوورەوە. ئەم نووسراوی وەزیری خوێندنی باڵا بۆ ئەو خوێندکارە لە کاتێکدایە کە 80 خوێندکار لە زانکۆی جیهان بۆی تێپەڕاندنی ڕێژەی ڕێپێدراوی ئامادەنەبوون لەوانەکاندا بۆ ساڵی خوێندنی 2014 بۆ 2015 بەکەوتوو ئەژمار کراوە. نووسراوەکەی وەزیری خوێندنی باڵا لەسەر بنەمای دوو نووسراوی فەرماندەی گشتی هێزەکانی حەفتا و وەزیری پێشمەرگەیە کە پشگیریان لەو خوێندکارە کردووە وەک پێشمەرگەی خۆبەخش و داوایان کردووە ماوەی ئامادەنەبوونی لاوانەکاندا بۆ بسڕدرێتەوە. وەزیری پێشمەرگە نامەی بۆ نووسیون، نامەکەیشم لایە، بەس جەنابی وەزیر خۆی زانێ خۆیان نامەیان کردووە لە مانگی 4 من لە مانگی 4 ڕایشکاریم کرد بە هەندێک زانکۆکان، وتم هیچتان لایە لەبارەی پێشمەرگە، وتیان زانکۆی یەکێ لە زانکۆکان وتی ئێمە لامانە کە لە سەتادا بێتە 115 نامەی وزارەتی خوێندنی باڵا ئەڵێ ئەگەر پێشمەرگەیش بوو بێت ڕێژە فقط بەرزەکرێتەوە بۆ 15%. ئەم دوو ڕێژە زۆر لە یەک دوورن. بەپێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2015 تایبەت بە زانکۆ و پەیمانگا تایبەتیەکان کە خودی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەری کردووە، لە مادەی 17دا ئاماژە بۆ کراوە هەر خوێندکارێک ڕێژەی لە سەدادەی لە ئامادەبوون لەوانەکاندا تێپەڕان ئەوە بەکەوتوو دادەنرێت و ئەگەر بیانووی ڕێپێدراویشی هەبێت بووی دەکرێت بە لە 115، بەڵام ئەو خوێندکارەی وەزیر پشتگیری کردووە ڕێژەی غیاباتی لە دووانەدا لە 136 و لە 143. سەرۆکی زانکۆی جیهان نووسراوەکەی وەزارەت جێبەجێ ناکات و پێش نووسراوەکەی وەزارەتیش ڕوونکردنەوەیان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردووە و ئاماژیان بۆ داوە کە خوێندکاری ناوبراو بە بڕیاری ئەنجومەنی زانکۆ لە ڕۆژی 8 2015ەوە دووانی بەکەوتوو بۆ ئەژمار کراوە بەهۆی ئەوەی ڕێژەی ئامادەنەبوونی لە 136 و لە 143. من خۆمێکە لەو کەسانم کە دایم بە خوێندکاران ئەڵێم ئەبدی ڕێنمایەکانی وزارەتی خوێندنی باڵام بە مەرجێ بۆ هەموو خوێندکار وەکێک یەکسانی تیابێ. بەڵێن دەدەم بە هەموو خوێندکارێک کە بەم یاسایان نیانێشتۆتە بڕاتە ژووری تاقیکردنەکانەوە بشم کوژن نایڵم چەندە هۆڵی تاقیکردنەکانە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانیش ڕایدەگەێنێت بێ جیاوازی بۆ هەموو خوێندکارێک دەبێت ئەو یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێت و ناکرێت کەس جیاب بکرێتەوە لە هەر پلە و پۆستێکدا بێت. ناکرێت ڕێنمایی یاخود یاسا لەبەر خاتری کەسێک بە هەر هۆکارێ بێ، ئەم کەسە پلە و پایی کۆمەڵایەتی هەرچیەک بێ لە ناو کوردستاندا بشکێنرێت لەبەر خاتری ئەو کەسە. ئەگەر یاسا هەیە، ئەگەر ڕێنمایی هەیە، پێویستە بەبێت جیاوازی بەسەر هەموو تاگەکانی کۆمەلگادا جێبەجێ بکرێت، واتە بێ عەدالەت هەبێت. زانکۆی جیهانێکێکە لە زانکۆ تایبەتەکانی هەرێمی کوردستان و لە ساڵی 2011 لقی لە سلێمانی کردوتەوە و ئەم لە قەشتا ئێستا یەک خولی دەرچوانی هەیە. هاوکاریاسین NRT سلێمانی.